بەناوی خوا و سڵاوتان لێبێ لە هەفتە هەواڵی تەندروستیەوە ئارامساییتان لەگەڵە. ئەو نەشتەگەریەی 27 کاتژمێری خایاند و 40 پزیشکی پسپۆری جیاواز تیایدا بەشدار بوون. زیرەکی دەستکرد گەیشتۆتە ناو مێشکی نەخۆشانی ئیفلیچ. ئەو نەخۆشەی لە بری نەخۆشخانەکانی هیندستان تاوەری تەندروستی سمارتی هەڵبژارد. کڵاوێک بۆتە مای دڵخۆشی بۆ نەخۆشانی شێرپەنجە. بەناوی خوا و سڵاوتان لێبێ لە هەفتە هەواڵی تەندروستیەوە لەگەڵتانم من ئارام سەعیدم. لە حاڵەتێکی دەگمەن و کەمیۆنەی پزیشکیدا دوو منداڵی دوانەی کوڕ لە ئەمریکا بەناوەکانی جادۆنوانیاس کە سەریان پێکەوە نووسابوو لە نەخۆشخانەی منداڵان لە نیویۆرک نەشتەرگەریەکی ئاڵۆز و مەترسیداریان بۆ جیاکردنەوەیان ئەنجامدا. نەشتەرگەریەکە 27 کاتژمێری خایاند و پێویستی بە تیمێکی پزیشکی 40 پسپۆر هەبوو بەوەی هاوبەشی خوێنبەرەکان و شانەکانی مێشکی دوانەکان. ڕێکارەکە پێویستی بە وردبینی زۆر و کاری تیمی دەکرد. نەشتەگەریەکە بە یەکێک لە پڕوردەکاریترین نەشتەگەری دادەنرا بەهۆی تەمەنی دوانەکان و ڕادەی پەیوەندی نێوانیان. نەشتەرگەریەکە بە سەرکەوتوو دانرا و کوڕەکان بۆ یەکەم جار توانیان سربەخۆ لە یەکتر بژین. ئەم کەیسە تیشکی خستە سەر پێشکەوتنە باوەڕپێنەکراوەکانی زانستی پزیشکی و گرنگی تیمە پزیشکەکانی بەشدار بوو. هیوایەکی بەو خێزانانی دیکە بەخشی کە ڕوبەڕووی ئاستەنگی هاوشێوە بوونەتەوە. لە دەستکەوتێکی پێشکەوتوودا لە بواری زانستی دەمار و زیرەکی دەستکردا ڕێگەی بەژنێکی ئیفلیچ داوە لە ڕێگەی چاندنی ئامێرێک کە بەستراوەتەوە بە سیستەمێکی پێشکەوتووی AI دەنگی خۆی وەرگرێتەوە. پرۆسەکە بە چاندنی ئامێرێکی بچووک لە مێشکی ژنەکەدا دەست پێ دەکات بە تایبەتی لەو بەشەی کە جوڵە کۆنتترۆل دەکات لە نێویاندا ماسوولکەکانی پەیوەست بە قسەکردن. ئەم چاندنە بۆ ئەوە دروستکراوە کە سیگناڵە دەماریەکان وەربگرێت کاتێک هەوڵی قسەکردن دەدا. چاندنەکە چالاکیە دەماریەکانی پەیوەست بە نیازی دروستکردنی وشە دەستنیشان دەکات هەرچەندە ناتوانێت لە ڕووی جەستەییەوە قسە بکات. پاشان ئەم سیگناڵانە دەنێردرێت بۆ کۆمپیوتەرێکی دەرەکی. کۆمپیوتەرەکە بالگۆریتمێکی ئالۆزی AI ڕێکخراوە کە ڕاهێنراوە بۆ لێکدانەوەی سیگناڵە دەماری ئالۆزەکان بۆ قسەکردن. کاتێک AI سیگناڵە دەماریەکان بۆ وشە کۆ دەکاتەوە لە ڕێگەی ئامێری کۆکەرەوەی دەنگەوە دەیانگۆڕێت بۆ قسەکردن. ئەم پرۆسەیە ڕێگا بەژنەکە دەدات بە شێوەیەکی ئاسایی قسە بکات. شێخ ئەبوو عەلی العوبێدی ئەو پیاوەی لە بەغداوە هاتە سلێمانی بۆ چارەسەری گیرانی دەمی میزڵان بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە. سەرڕایەوەی کە تەنها یەک گورچی لێ هەبوو بەڵام بەهۆی دواکەوتنی چارەسەرەوە ئەو گورچیلەشی زۆر لاواز و سست بوو. دوایەوەی نازۆری میزڵدانی بۆ کرا لەلایەن دکتۆر سامان ساڵح فەخرەدین پسپۆری میزڵدان و پرۆستات لە تاوەری تەندروستی سمارت. دواتر لە ڕێگەی پاکردن و داتاشینی ئەو زیادە پرۆستاتەی دوای نازۆری حالوب خەستەرەی بۆ دانرا بەوەی میز لە گورچیلەیەوە بە ئاسانی بێتە خوارێ. سوپاس بۆخوا بە سەرکەوتووی نەشتەرگەریەکەی بۆ ئەنجامدرا و دوای چەند ڕۆژێکی کەم گورچیلەی دەستی کردەوە بە کارە ئاساییەکانی خۆی. تاوەری تەندروستی سمارت لە هەوڵە بەردەوامەکانی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و چارەخوازانی ئەم جارەیان بەهێنانی ئامێری کۆڵینکاپ بۆتە مایی دڵخۆشی بۆ نەخۆشانی شێرپەنجە. کەم ئامێرە لە ڕێگەی ساردکردنی پێستی سەر کار دەکات کە پێستی سەر سارد بوو وا دەکات ڕەگی مۆکان کەمترین بڕی مادەی کیمیایان پێبگا و بەمەش ڕێژەی وەرینی مو کەمە بێتەوە. ئەم ئامێرە بە نزیکەیی لە 160 بۆ لە 170 هەڵوەرینی مووی سەر کەمەکاتەوە بێ ئەوەی نەخۆش هەست بە هیچ ئازارێک بکات. تا هەفتە هەواڵێکی دیکە خواتان لەگەڵ.